لە سلێمانی پاڵەوانەتی هونەری جەنگی تێکەڵاو کە MMA پێوترێ و لە جیهاندا هەوادارێکی زۆری هەیە و چالاکی بەردەوامی هەیە. ئەم پاڵەوانەتیش لە شاری سلێمانی لە چەند ڕۆژی ئایندەدا ئەنجامەدرێ و ژمارەیەکی زۆر یاریزان لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیشەوە ڕووی تێدەکەن. پاڵەوانەتی یانەکانی عێراق بۆ یاری هونەری جەنگی تێکەڵاو MMA لە شاری سلێمانی ئەنجام بدرێ. بەپێ ڕێکەوتنێک لە نێوان ناوەندی وەرزشی کوردستان و یەکێتی هونەری جەنگی تێکەڵاوی عێراق بڕیارە ڕۆژانی 11 تا 15 مانگی حوت لە شاری سلێمانی پاڵەوانەتی یانەکانی عێراق لە هۆڵی سپۆرت سنتەری زانکۆی سلێمانی بۆ یاری MMA بە سەرپەرشتی یەکێتی هونەری جەنگی تێکەڵاوی عێراق ئەنجام بدرێ. هەر بەپێ ڕێکەوتنێک لە نێوان کۆمپانیای ICFC و CFL بڕیارە ئیڤنتی CFL پێنجیش لە کۆتا ڕۆژی پاڵەوانتەکە ئەنجام بدرێت و چاوەڕوان دەکرێت چەند یاریزانێکی دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانیش بەشداری تێدا بکەن. وەک ئاشکرایە چەند ئیڤنتێکی پێشووی CFL لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە سپۆنسەری میدیایی بۆ کرابوو کە چەند یاریزانێک هەرێمی کوردستانیان تێپەڕان و لە ئیڤنتە نێودەوڵەتیەکاندا بەشدار بوون.